خوێندکارانی عزیز، مامۆستا و فەرمانبەرانی زانکۆمان، میوانانی خۆشەویست، نوێنەری داموو دەستگا حکومی و لایەنە سیاسیەکان، بەناوی ئەندامانی ئەنجومەنی زانکۆی ڕاپەڕینەوە بە خێراتنێکی گەرمتان دەکەین و سەری ڕێز و نوازش بۆ گیانی پاچی سەرجەم شەهیدان و ڕێگای ڕزگاری کوردستان دادەنوێنین کە بە خەبات و قوربانیدانی ئەوان توانراوە دەستکەوتە شارستانی و زانستیەکان لە کوردستان فراهەم بکرێن و گەشان پێ بدرێت و کوردستان لە پلانی دوژمنان و تیرۆریستان بپارێزرێت. دەرچوانی خۆی هێشتەمی زانکۆمان، کەس و کاری دەرچوان، میوانانی خۆشەویست. ئەمڕۆ زانکۆمان لەم مەراسیمە زانستیەدا بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەن و مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ لە هەنگاوێکی زانستیدا بەڕوانامەی دەرچوون بە پۆلی لە گەنجانی نیشتیمان لە پسپۆریە جیاوازەکان دەبەخشێت و داخاتە خزمەتی وڵاتەوە. ئاهەنگی دەرچوانی ئەمساڵمان جیاوازترە لە ئاهەنگی دەرچوانی ساڵانی ڕابردوو، چونکە ئەمساڵ لە کاتێک بۆ ئەمەهەنگە بەڕێوە دەبین کە شانی تیرۆریستانی داعش و قەیرانی دارایی یەخەی کوردستانیان بەرداوە و واوردەوردە خەریکە پاشماوەکانی ئەم دوو قەیرانە بەرەو نەمان و کاڵبوونەوە دەچن. بۆ جێ خۆیەتی کە سوپاسێکی بێپایانی مامۆستا و فەرمانبەران و خوێندکاران بکەم کە توانیان لە کاتە سەختەکانیشدا دەستبەرداری خەونە گەورەکانیان نەبن و بەگەشت ئەو واقعەدا بچنەوە کە بەرۆکی گرتبووین. ئازیزان، زانکۆمان لە ماوەی ساڵانی ڕابردوو بەردەوامی داوا بە پێشکەوتنە زانستیەکان لە تازەکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن و گەشە پێدانی ئاستی زمانی ئینگلیزی بۆ ستافی وانەبێژی و هەوڵدان بۆ جێبەجێکردنی سیستەمی بۆڵۆنا لە چەند بەشێکی زانستی، سەرەڕای هەوڵی بەردەوام بۆکردنەوەی بەشی نوێ کە لەگەڵ بازاڕی کار و پێویستی هەنووکەیی کوردستان بگونجێت. لە هەنگاوێکی تری زانستیدا هەر ئەمساڵ کۆلێژی زانست ئەندازیاری کشت و کاڵەکان لە کەمپەسی قەڵاتزێ کرایەوە. هەروەک بە هاوکاریەکە ئیداریەکانی سوورەکەی زانکۆمان لە هەوڵی بەردەوام داین بۆ ئامادەکاریەکانی کردنەوەی کۆلێجی پزیشکی لە زانکۆماندا. خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا لە چەند پسپۆریەکی جیاوازدا. زانکۆمان لەگەڵ بەڕێوەبردنی پرۆسەی خوێندن هاوکات ساڵانە چەندین کۆنفرانس و سمپۆزیۆم و وەرکشۆپی زانستی ناوخۆیی و نێودەوڵەتی و بەسەردان چالاکی زانستی و ڕۆشنبیری و کەلتوری و هونەری ئەنجامداوە. لە چەندین پرۆگرامی ئاڵوگۆڕی خوێندکاراندا سەرکەوتنی بەرچاوی بەدەستهێناوە. هەر ئێستا زیاتر لە 30 خوێندکارمان لە زانکۆی کوردستان لە سنە دەخوێن و لە کۆتایی خوێندنەکەیاندا دەبنە خاوەنی دوو بڕوانامەی هەردوو زانکۆی ڕاپەڕین و زانکۆی کوردستان و پلانیان وایە ئەم مۆدەلە ناوازەیە گەشە پێ بدەین و بیبینە ئاستێکی باشتر. خۆشەویستان، لە گەرمی قەیرانی داراییدا نەمانویست خۆمان لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بچینەوە وەکو ئەرکێکی ئەخلاقی پرۆژەیەکی ئەنجومەنی زانکۆ پرۆژەیەکی ناوازەی ڕاگەیاند بە ناوی زانکۆ بۆ هەمووان کە بەپێی ئەم پرۆژەیە هەموو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت دەتوانێت کورسیەکی خۆڕایی خوێندنی پاراڵێن یان خوێندنی ئارام بەدەست بهێنێت و زانکۆ تەواوی تێچۆکەی دەگرێتە ئەستۆ کە بە خۆشحاڵیەوە لە ساڵی خوێندنی پاردا چەندین خوێندکار سوودمەندی ئەم پرۆژەیە بوون. لەبەر گرنگی ئەم پرۆژەیە یاخوازین کە ئەم پرۆژەیە ببێتە پرۆژەیەکی نیشتیمانی لەسەر ئاستی کوردستان سەرجەم زانکۆکان چاومان لێ بکەن. ئازیزان، ئامانج و خەڵی ئێمە بۆ ئەوەیە کە دەرچوانمان بە لێهاتووی کارامی زیاتر و گونجاو لەگەڵ سەردەمدا ڕوانەی بازاڕی کار بکەین. من زۆر خۆشحاڵ و شانازیش دەکەم کە لەنێو بوونەوە کاتی جیاوازدا چیرۆکی سەرکەوتنی بەشێک لە خوێندکارانمان لە بوارە جیاوازەکاندا دەبیستم. هیواخوازم و کاریش دەکەین بۆ ئەوەی لە داهاتوودا دەرچوانمان بە لێهاتوویەکانیان متمانەی بازاڕێکیان بسۆگەر بکەن و هەر یەکەیان بتوانێت لە بواری پسپۆری و لێهاتوویەکەی چیرۆکێکی سەرکەوتن بۆ خۆی بۆ میلەتەکەمان تۆمار بکات. جێخۆیەتی ئەم بۆنەوە لە دەرفەت وەربگرن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە هەوڵی خزمەتکردن بۆ دەرچوان و تەواوی خەڵکی کوردستان بەرەخسێنن چەلەکەتی گشتی یا بەهێزکردنی کەرتی تایبەتی
بۆ ڕەخساندنی هەری کاری نەبار و شایستە بە ژیان گوزەرانی هاونیشتیمانیان. خوێندکارانی عەزیز، دووبارە پێوەبایی بەدەستهێنانی بەڕوانانە بەکەڕێتان لێ دەکەین و هیوای سەرکەوتنتان بۆ لەخوازین لە قۆناغەکانی داهاتووی ژیانتاندا. ڕاستەوەیە ئیتر خوێندکاری ئەم زانکۆیەنین و ئەم قۆناغەتان بە سەرکەوتنی تێپەڕن، بەڵام بەدڵنیاییەوە بە تەواو توانامانەوە لە پشتان دەبین و لە هەر چۆک پێویستان پێمان بێت هاوکارتان دەبین. شاد و سەرکەوتوو بن.